بەڵە بەڕێزان ئێستا ڕاستەوخۆ بەڕێز ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی میوانمانە لەسەر پرسی ڕێفراندۆم و هەروەها لێکەوتەکانی لە دوای ئەنجامدانی ئەم پرسە لە ناوخۆی هەرێمی کوردستان و هەروەها وڵاتانی ئیقلیمی. بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی سڵاو لێبێت و سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. لە جەنابیشتان زۆر سپاس. دەمێ بپرسم بەڵێی ئەمڕۆی دەنگدەرانی هەرێمی کوردستان بۆ چێیە؟ بۆ حەزب و شەخصە یاخود بۆ داهاتوو چارەنووسی گەلێکە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بینەرانی خۆشەویست. کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوام لەگەڵ جەماوەری کوردستان بووە و هەڵوێستەکانیشی هەڵقوڵاوی ناخی خەڵکە. بۆیە ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی کام بڕیارەی داوە یەکە گرێتەوە لەگەڵ هەموو بڕیارەکانی ڕابردوویە کە هاوشان و هاوتەری بووە لەگەڵ داواکارەکانی خەڵک لەگەڵ خەمی خەڵکا بووە. ئەمە بەستەی ئەمڕۆی کۆمەڵی ئیسلامی ئەگەر چی زۆر داکۆشی کرد، زۆر هاواری کرد لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە زەمینە سازی تەواوی بۆ بکرێ، هەنگاوی باش بنرێ بۆ ئەم پرۆسەیە بۆی پەشیمان نەبینەوە لێی، بۆی ئەمڕۆ ڕوتینی چوونی جەماوەری کوردستان زۆر لەمە زیاتر بێ کە ئێستا هەیە کە بەداخەوە هەستەکەین لاوازە تا ئێستا ومێ دەکەین باشتر بێ و جەماوەر باشتر بەدەمە پرۆسەیە بچن. بەڵام گوێ لەم قسانە نەگیرە و بەتایبەتی ئەم بڕیارە کە بەداخەوە لە کۆبنەوەیکی حیزبیا درا و کەسێک ئەو بڕیارەی داوە ئەو کەسە شەرعیەتی ئەوەی نییە ئەو بڕیارە بە. بەڵام ئێستاش ئێمە لێرە ناچینە سەر ئەو بابەتانە لەوە باسی ناکەین بەو شێوەیە کە ئەمڕۆ وەکو پرۆسەیەکی نیشتیمانی مێژووی و نەتەوەی کە جەماوەری کوردستان بۆ ئەم پرۆسەیە هەنگاوەنێن. ومێ دەکەین ئەم پرۆسەیە ئەو ئەنجامە بەدیبێنێ کە باسی لێوە کراوە کە بەداخەوە پێش ئەوەی بێمە سۆدیۆ لای جەنابتان گوێبیستی سەرۆکی حکومەت بووم باسی لەوە کرد کە ئەم ڕیفراندۆمە سەربەخۆی بە دوای خۆیان نایەنێت و دیاریکردنی سنووریش ناگەێنێت کە ئەمە جێگەی ئەسەفە بەداخەوە چکە ئەگەر وایە ئێمە ڕیفراندۆم بۆکەین و ئەم خەڵکو جەماوەری کوردستانە بۆ هیلاگەکەین. ئەگەر تەنها ڕیفراندۆم بۆ گفتوگۆ بێ لەگەڵ حکوومەتی بەغا ڕیفراندۆمی ناوێت و توانرا لەو ماوەی ڕابردووە کە چەندین جار لایەن وڵاتانی زلهێز و نەتەوەی گرتوەکانەوە داوا کرا لە هەرێمی کوردستان گفتوگۆی جدی بە ڕعایەتی ئەوان دەست پێ بکە. ئەم ڕیفراندۆمەش نەکرایە و گفتوگۆیانە هەرەکرا. بۆیە بەڕاستی ئەو قسانە ئێمەێنێتە دی کە ئەمە مەبەست لە ئەنجامدانێتی، بەڵام دەرەنجامەکەی ئەوەیە کە میلەتی خۆمان دڵی پێخۆشکە بە پێی ئەو قسانەیە کرێوانیە. ومێ دەکەین هەنگاوەکان بەرەو ئەوە بێ کە ئەم ڕیفراندۆمە دەرەنجامێکی باشی هەبێ و بێتە مای دڵخۆشی بۆ میلەتەکەمان. زۆر باشە مامۆستا ئەنوەر باس لەوە کرد کە هەواڵێکی ئەوەت پێگەیشتووە کە پێشتر بەر لەوەی کە بەڕێستان ئامادە بن کە ئەم ڕیفراندۆمە بۆ سەربەخۆیی و هەروەها بۆ دیاریکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان نییە لەگەڵ دەوڵەتی عێراقدا. کەواتە گرنگی ئەم پرۆسەیە بۆچی دەمێنێتەوە؟ واتە ئەوانەی کە هەر لە سەرەتاوە ویستویان ئەم پرۆسە ئەنجام بدرێت ئامانجیان لە ئەم پرۆسەیە چی بووە؟ ئێمە بیری ئەم لای شەخێنەوەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لە یەکەمین سەردانی وەفدی مشتەرەکی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکرات بۆ لای کۆمەڵی ئیسلامی دوایەوەی کۆمەڵی کۆبوونەوەی حیزبەکان کرابوو لەسەر ڕیفراندۆم لەلایەن ئەمیری کۆمەڵی ئیسلامیەوە بە وەفتە ڕاگەیەنرا کە ئێمە ڕیفراندۆم لە پێناوی ڕیفراندۆمان ناکەین و ئەمانەوێ ڕیفراندۆمێ بکرێ بە دوایە سەربەخۆیی بێت ڕاستە و خۆ. ئێستا بینین ئیقلیم یا هەرێمی کەتەلۆنیا لە ئیسپانیا چونکە زەمینە سازیەکی نێوخۆی و نێودەوڵەتی و یاسایی بۆ کارەکەی خۆی دابین کردووە بە هەموو ئەو شیکەرەوانی سیاسی ئەڵێن لە دوای دەرچوونی ئەنجامەکانی ئەو ڕاپرسیە ڕاستە و خۆ ئەو هەرێمە ئیعلانی سەربەخۆیی خۆیەکە. ئەمە ئەو هەنگاوە فعلیەکە بێ بەڕاستی ئێمە ئیشمان بۆ بکرێت. بەڵێ ئێمە ئازانین هەرێمی کوردستان وەکو کەتەلۆنیانە جیایە وەزعەکەی، بەڵام ئامانتوانی بە کۆمەڵەیەک هەنگاوی جددی پێش هەموو شتێک زەمینە سازیەکی سیاسی گونجاو لە هەرێمی کوردستان ئەو هەنگاوانە بڕەخسێنین بۆی بتوانین بەڕاستی ئەم ڕیفراندۆمە خەڵکی هەرێمی کوردستان دەرەنجامەکەی بچنێتەوە دڵخۆش بێ بە هەڵکردنی ئاڵای کوردستانی داهاتوو و سربەخۆیی بۆ ئەم میلەتەمان بەدی بێ. بەڵام بەپێی ئەوانەی کە بیستومانە
ڕیفراندۆم لە پێناوی ڕیفراندۆما کراوە قسەیەکە و کراوە بێ بچێتە سەر بەداخەوە ئەمە گوێبیستە بین کە ئەم ڕیفراندۆمە بۆ سربەخۆیی نییە و سربەخۆی بە دوای خۆیان نایەنێ و ئێستا بەداخەوە بێ هەمی ئەوەمان بێ هاوڵاتیانی کوردستان دەستیان لەسەر دڵیانە ئایا سنوورەکان داناخرێن ئایا مەتاڕەکان یاریمی کوردستان داناخرێن ئایا هێزەکانی حەشی شعبی و تورکی و ئێرانی هێرشمان بۆ ناکەن ئایا خواردەمەنی و سوتەمەنی لە وڵاتی ئێمە قات و قڕیتیان ناکەوێت ئەمە جێ ئەسەفە بەڕاستی ئەمانە و قسانەیە کە ئێمە کردمان کە ئەمڕۆ بەداخەوە ئەیبینین و ئومێ دەکەین ئەم قسانە بۆ ئەوەیە کە هەموو لایەک بزانن کە کۆمەڵی ئیسلامی لە خۆیەوە قسەی نەکردووە و زانیوێتی چی ئەڵێت و پێشببینی بۆ ڕووداوەکان هەبووە کە ئەم ڕووداوانە دێنە پێش بۆیە ئومێ دەکەین ئینشاڵڵا ئەو ناخۆشیانە بەسەر میلەتەکەمانە نێت. زۆر باشە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانیش پێشتر تەحەفوزیان لەسەر ئەم بابەتە هەبوو بەردەوام پێشببینی کۆمەڵێک مەترسیان کردووە. ئێستا ئەمڕۆ لە ئێستادا پرۆسی ڕیفراندۆم بەڕێوە دەچێت ئەو پێشبینانەی کە پێشتریەوە خوێندنەوەتان بۆ کردبوون ئێستاش لە بەردەمی هەرێمی کوردستان هەر ماون؟ بەڵێ بە قەنەعەتی ئێمە و پێشبینیانە هەمووی ماون و ئێمە یەکێک لەو خاڵانە کە زۆر داکۆچیمان لێ کرد ئەویش زەمینە سازیەکی تەواو بۆ زەمینە سازیەک بۆ بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بکرێواتە تەبایی لە نێوان لایەنە سیاسیەکانە زیندوو بکرێتەوە و لایەنە سیاسیەکان کێشیان نەمێنێت لە بینی یەکتریا ئەمڕۆ هەموو لایەکمان بە گوڕوتوینێکەوە نەک بەم شێوازەی ئێستاکە گروپێکی ئەڵێ نەخێر گروپێکی ئەڵێ من ئەندامان و لایەنگرانی خۆم سەرپشکەکەم گروپێکی ئەڵێ بەڵێ بە تەحەفوزەوە ئەمانە هەمووی دەرەنجامی ئەو ناتەباییە سیاسیەیە کە بەڕاستی لە نێوان لایەنەکانە بۆ ئیشی بۆ نەکرا بەداخەوە گوێ نەگیرا و ئێتیمام نەدرا بەو مۆقفیەم لایەنە سیاسیانە کە ڕێژەیەکی زۆری جەماوەری کوردستان پێگەێنن بۆیە ئەم بێمنەتیە زۆر خراپ بوو لەم پرۆسەیە ئەم پرۆسەیەکی نیشتیمانیە ئەگەر هەر کەسێک پێی هەڵساوە ئەبوایە تەجاوزی هەموو حاڵەتە نەفسیەکانی خۆی بکردایە تەجاوزی هەموو حاڵەتە حیزبەکانی خۆی بکردایە باوشی بکردایەتەوە سەردانی ولایەنانەی سیاسیانەی بکردایە بچواتە ماڵیان داوای لێکردنایە بتیان لەم پرۆسەیە تەجاوزی هەموو حاڵەتێکی سیاسی با بکەین وەرن کاکە با هەموو بەیەکەوە تەبابین بەیەکەوە بە برایانە بۆ مەسەلەی هەنگاو بنین ئەمانە نەکرا بەداخەوە تەنها درشکردنەوەی بەرزکردنەوەی هەندێک کۆمەڵێ دروشمینەتەوایەتی و عاتیفی بوو کە بەوەی کە ئێمە هەنگاو بۆ پرۆسەیەکی وانین ئێمە هەمومان دڵخۆشین مەم قەزەیە کە ئەگەر زەمینە سازی بۆ بکرێەوە ئەگەر هەمووان بەرەکەی بشنینەوە بەڵام ئەو قسانەی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان کردیان ئێستا لەسەر ئەرزی واقعی ئایبینین و ئومێ دەکەین کە ئێمە تەنەبوو بۆ ناکەین بۆی بڵێن ئەمە قسەکانمان هاتە دی ئومێ دەکەین قسەکان ئێمە نێتە دی و هەرێمی کوردستان تووشی هیچ گیر و گازندەیەک نەبێت لەگەڵ هیچ وڵاتێکە بەڵام بەداخەوە مواشیرەکان واناڵێن واڵێن کە بەڕاستی ئەو وڵاتانە ئێستا زۆر دردۆنگ بوو لە هەرێمی کوردستان ئەو وڵاتە زلێزانەی کە تا چەپشگیری ئەمەیان کردووە لە ڕووی سیاسی لە ڕووی دامی سەربازی لە ڕووی شەڕی داعش ئەمانە ئێستا هەموویان گوێگلەین لێمان و ئەمان ئەمڕۆ بە شێوەیەک لە شێوەکان پشتیان تێکردوین بۆیە ئەبێ ئەمە ئەم بابەتە بەجددی قسەی لەسەر بکرێ و ئەبێ حاڵەتی نەفسی تەجاوز بکرێ و حاڵەتی حیزبی تەجاوز کرێ داهاتووی ئەم میلەتەی ئێمە وابەستەیە بە هەڵوێستە سیاسیەکانی ئەو حیزبە سیاسیانەوە کە ئێستا بەڕاستی قەرار بەدەستن. زۆر باشە مامۆسان وەردەمەیە بزانم کە بەو پێی کە هەرێمی کوردستان لە دەوڵەتی عێراق جیا دەبێتەوە ئەم ڕێفراندۆمەی کە ئەنجام دەدرێت بە حساب بۆ جیابوونەوەیانە لە جیابوونەوەی هەرێمی کوردستانە لە دەوڵەتی عێراق و سربەخۆیی هەروەکو پێشتر بەڕێستان ئاماژتان پێکرد کە ئەم ڕێفراندۆمە مەرجیش نییە وەکو بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان باز دەکەن کە بۆ جیابوونەوە بێت بەڵام ئامانجەکەەوەی کە خەڵک دەچێت دەنگی بۆ دات بۆ جیابوونەوەی پێتان وایە کە یەکەم کاردانەوەی حکوومەتی عێراقی بۆ پێی کە دەنگدانەکە بۆ جیابوونەوەی لە دەوڵەتی عێراق یەکەم کاردانەوەی یاسایی و سیاسی بەرامبەر هەرێمی کوردستان کە بیگرێتە بەر لە داهاتوودا و کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستاندا چی دەبن؟ بەڵێ تابان یەکێک لە وەڵێستە سیاسیانە کە ئەمڕۆ ئەم شەو سەرۆک کۆماری عێراق کە کووردە کە دکتۆر فواد مەعسوومە دەری کردووە ئەڵێ ئەم بڕیاری ڕیفراندۆمە تاگ لایەنەیە واتە یەک لایەن لە لای خۆی بڕیاری داوە بە بێگەڕانەوە بۆ حکوومەتی ناوەندی ئەمە شتێکی خراپە ئێمە قەناعەتمان وابوو کە گفتوگۆی جددی نەک گفتوگۆی یەکلاکەرەوە واتە گفتوگۆ تۆ بڕیاری خۆ داوەتر چیەکەی تر مقابل چیە لە گوێ لێ نەگری ئەوە نا گفتوگۆی جددیە وەفدانانەی ئەو وەفدانەی کە چوونە بەغا بەڕاستیە وایە گفتوگۆی جددیان بکرایە و بیان توانایە
قەناعەتیان بە هەموو توێژە جیاجیەکانی وڵاتی عێراق بکردایە هەموو تەیارەکان و یا هەموو مکەویناتی شەعبی عێراقی بە شیعە و سوننەوە کە ئێوە لەم پرۆسەی ئێمە مەترسن و ئەم پرۆسەی ئێمە پرۆسەیەکە کۆمەڵێک بنەمای قانونی هەیە بە پێی دەستور ڕێگە پێدراوە کۆمەڵێک گرژی لە ئابە کۆمەڵێک بابەتی تر کە ئەبوایە بەڕاستی لەلایەن حکوومەتی عێراقەوە قەناعەت بۆ قەزەیە دروست کرایە چونکە ئێستا حکوومەتی عێراقی کە حکوومەتێکی ناوەندە معتەرەفە نێودەوڵەتیەن و وڵاتانی دنیا ملزەمن بە ئیتیفاقات لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقیە ئێستا ئەوان وڵاتانی دنیا و مەم متحیدە گوێ لە حکوومەتی عێراقی ئەگرن ئایا هەڵوێستی حکوومەتی عێراقی لەگەڵ ئەم پرۆسەیە چییە؟ ئایا قبولێتی ئەم هەنگاوانە ئەگەر قبولی نەبێ هەر ئیجراعاتێک حکوومەتی عێراقی بیکە بەتایبەتی ئێستا کە حکوومەتی عێراقی لەژێر بەندی حوتی ومەی متحیدە تۆ دەدەرێ واتە ئێستا خاوەنی سیادەی مطلقە ئەتوانێ بڕیاری خۆی با لەسەر هەموو پارچە و هەرێمەکانی خۆی ئەمانە مەترسین ئایا ئێمە بۆی کە هێزێکمان هەیە ئێستا هێزێکی پێشمەرگەمان هەیە بەڕاستی کە بەداخەوە هێشتا میلیشایشە هێستا ئەم هێزانەی ئێمە نەبوون بە هێزی نیشتیمانی سەر بە دوو حیزبن ئەم هێزە ئەبێ وامان لێ بکە کە ئێمە ئێستا بێمە نەدبین لە هەموو لایەک بەڵکو ئەبێ ئێمە زمانی گفتوگۆ بەکاربێنین و بەڕاستی ئێستا بەداخەوە وەفدەی ئەخیر کە چوو بەبغا قسەکانی وابوو ئێمە ڕیفراندۆم هەرەکەین و دوای ڕیفراندۆم گفتوگۆەکەین کە ئەمە شتێکی خراپە چی ئەبوو یعنی 6 مانگترم پرۆسەیە دواخرایە بۆ ئەوەی گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی ناوەندی و لەگەڵ ناوەندە نێودەوڵەتەکانە بگەیشتەیە تا ئەنجامێکی باش وای بکردایە کە هەمومان دڵخۆش بووینایە حکوومەتی ناوەندیش ئەم هەموو بەرقیە خەتەرە یا ئەم هەموو قسە توندانە بەرامبەر هێرێمی کوردستان نەکا کە دوێنە گوێمان لە عەبادی بوو کە قسەی زۆر توندی کرد بەرامبەر هێرێمی کوردستان بەداخەوە کە ئێمە هەموو پێمان ناخۆشە و قسانە و ئەوانە قسەی شەڕن و قسەی ئاژاوە و مشاکیری داهاتون بۆ هەرێمی کوردستان بۆیە ئەبوایە بڕیاربەردەستان لەم پرۆسەیە پێداگیریەکان بەو شێوەیە بوایە کە بیان توانێت زمینە سازیێکی گونجاوتر و داخلی و نێودەوڵەتی زیاتران بۆ پرۆسەیە بکردایە مامۆستا ئەنوەر باس لەوە کرد کە بەرپرسانی باڵای هەرێم بەردەوام باس لەوە دەکەن کە ئەم ڕیفراندۆمی هەرێمی کوردستان واتە لە دوای ڕیفراندۆم جارێکی دیکە گفتوگۆی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا جارێکی دیکە دەست پێ دەکاتەوە پێتان وایە کە ڕیفراندۆمی هەرێمی کوردستان وەکو بەردەوام بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان باس لەوە دەکەن کە وەکو کارتێکی فشار بەرامبەر بە حکوومەتی ناوەندی بەکاری دێنن پێتان وایە کە دوای ڕیفراندۆم هیچ هاوکێشە سیاسیەکان لە نێوان هەولێر و بەغدا گۆڕانکاریان بەسەردادێت بەڵێ بەغدا زیاتر گوێ لە هەرێمی کوردستان دەگرێت دوای ئەم ڕیفراندۆمە بەڵێ ئێمە تەبان ئەوە زانین هەموو لایەکمان حکوومەتی ناوەندی کۆمەڵێک ستەمی لە هەرێمی کوردستان کرد لە بڕینی بودجێ وڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەگشتی ئەمە شتێکی ئیدانەکراوە و بەردەوام هەموو لایەکمان بە تایبەتی لایەنە سیاسیەکان کەوانی فراکسیۆنیان لە بەغدایە لە پەرلەمانی بەغادا کۆچیان لەم قسەیە کردووە و شەڕی خۆمان لەوێ کردووە بەڵام ئێستا ئێمە حکوومەتی عێراقی داوای گفتوگۆکە و خۆشبەختانە دوای باسکردنی ئەم پرۆسی ڕێفراندۆمە زیاتر هاتۆتە پێش بۆیە ئێستا زەمینەی گونجاوتر ئەوە بوو پێش ئەوەی تۆ بچیتە ناو پرۆسی ڕیفراندۆمەوە گفتوگۆکانە دەست پێ بکرایە وەرەقەکانە بەهێزتر بوو بۆ لەبەرەوەی تۆ ئەڵەی من لەگەڵ تۆ گفتوگۆکەم ئەگەر ئەنجامم نەبێ ئەوە ڕیفراندۆم بەکەم بە دوای سەر بەخۆی خۆم ئیعلانەکەم بۆ هەموو دنیاشی ئیعلانەکەی بەڵام تۆ ێستا ڕیفراندۆم ئەنجامە دەی و ئەنجامەکەشی سەربەخۆی لێ ناکەوێتەوە چاوەڕێی گفتوگۆیەکی تریکە لە حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی عێراقیە بیکە واتە تۆدا چاوەڕێ واکەی حکوومەتی ناوەندی دوای ئەم ڕیفراندۆمە بێت داواکارەکانی تۆ جێبجێ بکە کە ئەمە مەبەز لە ڕیفراندۆم نییە مەبەز لە ڕیفراندۆم سەربەخۆییە واتۆ تۆ نابێ ئەگەر گفتوگۆکانیش بۆ سەربەخۆی بێ تۆ ئێستا حاڵەتێکە دروست کردووە حکوومەتی ناوەندی ئامادە نیە دانیشەوەکو وەکو ڕایان گەیانوە ئیتیلافی شیعی کە دوێنێ ڕایگەانوە ئەڵێ ئێمە دانانیشین گفتوگۆ لەسەر سەربەخۆی هەرێمی کوردستان کەین دوای ڕیفراندۆم کەواتە دەرگاکانی گفتوگۆ داخست ئەی کە دەرگای گفتوگۆ داخرێ چی دەرگاگەکرێتەوە دەرگای ئاژاوە کێشە مەشاکیل بۆیە ئەبوایە سەلیقە سیاسیەکان لەو ئاستا بوایە کە بەڕاستی گفتوگۆکان پێشخرایە و ئەم زەمینەی کە ئێستا بۆ هەرێمی کوردستان هاتۆتە پێشەوە کە هاتە بۆ پێشەوە پێش ئەنجامدانی ڕیفراندۆمە
ئەوەمان ئیستیغلال کردایە سوودمان لێ وەرگرتایە بۆ چەسپاندنی زۆرترین داواکاری هەرێمی کوردستان لە حکوومەتی ناوەندی و بە سەرپەرشتی وڵاتانی زلهێزی دنیا کە ئامادە بوون ناوەندگیری لە بینی ئێمە ئەوانە بکەن و ماوەیەکی زەمانی ئەوانی چاودێر بن ئەگەر هاتوو حکوومەتی ناوەندی ئامادە نەبوو داواکارەکانی ئێمە جێبەجێکە لەو کاتە ئێمە ئەماتوانی بەڕێعەتی نێودەوڵەتی ڕێفراندۆمی خۆمان ئەنجام بدەین و ڕاستەوخۆ بە دوایە سەربەخۆی ئەعلان بکەین. مامۆستانوەر بەردەوام بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان باسییان لەوە کردووە کە ئەم ڕیفراندۆمی هەرێمی کوردستان بۆ سربەخۆی نییە بۆ دیاریکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان نییە لەگەڵ دەوڵەتی عێراقدا. پێتان وانە ئەم جۆرە دەستکەشفکردنە ئەم پێشوەختە بڕیاردانەی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان لە قورسایی ئەم ڕیفراندۆمی ئەمڕۆی هەرێمی کوردستانیان کەم کردوێتەوە بۆ پێی کە حکوومەتی عێراق و سەرانی بەغدا هیچ ترسێکیان لە ئەنجامەکانی ئەم ڕیفراندۆمە نییە؟ بە تەسەوری ئێمە ئەم تەسریحانەی بەرپرسانی هەرێمی کوردستان کە ئەم ڕیفراندۆمە بۆ سەربەخۆیی نییە و بۆ دیاریکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان نییە بۆ کەمکردنەوەی ئەو فشارە دەرەکیانەیە کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە هەموو بوارەکانەوە. ئەمە هەدەفەکەیە بکە بەداخەوە تۆ لە ئامانجە سەرەکیەکەی خۆ لادەی بۆ ئەوەی ئەو ترس و ئەو تەهدیدانەی کە ئێستا ڕۆکات هەرێمی کوردستان کەمی کەیتەوە خۆش دەزانی کە ڕوبەڕووی کۆمەڵە تەهدیداتی گەورە بووینێتەوە وەکو هەرێمی کوردستان کە ئەتەوێ بەری پێبگری. بۆیە ئەمە بەڕاستی ئەم قسانە کە لەم تەوقیتا و لەم کاتە زیاتر ئەکرێ باز لەوە ئەکرێ کە ئەم ڕیفراندۆمە بۆ سەربەخۆی نییە. حکوومەتی ناوەندی عێراقی و حکوومەتی وڵاتانی چواردەور هەموو پەیامێکە تۆ پێیانەگەیەنی کە من ڕیفراندۆمەکەم تەنها بۆ ڕیفراندۆمە کە خەڵکی کوردستانی ژەمەی نایە بەڕاستی و ئەم دیعایەنەش بەم شێوەیە نەبوو و ئەم بانگەشانی تا ئەسەکرابەوە نەبوو خەڵک ئەمڕۆ بڕاتە سەر سنوورەکانی دەنگدان دەنگ بکە بۆ ئەوەی دوای ئەنجامی ڕیفراندۆم هەرچیەک بێ بە ئەنجامی ئەم ڕیفراندۆمەوە حکوومەتی هەرێم گفتوگۆکانی لەگەڵ عێراقا بە شێوەیەکی تر دەست پێ بکاتەوە بۆ ئەمە نەبوو بەڕاستی بۆ ڕاگەیاندنی سەربەخۆی کوردستان بوو. زۆر باشە مامۆستانوەر دەمەوێت دوا پرسیار لە بەڕێستان بکەم سەبارەت بە کۆمەڵی ئیسلامی جارێکی دیکە بگەڕێمەوە سەر ئەم پرسەی پێشتر کە کۆمەڵی ئیسلامی تاوەکو دوا ساتەکانی بانگەشەی ڕیفراندۆم ڕای نەگەیاند کە بەشداری ڕیفراندۆم دەکات. دەمەوێت بپرسم کە جیاوازی بەڵێیەکەی دەنگی کۆمەڵی ئیسلامی بۆ سەربەخۆی هەروەها بۆ ڕیفراندۆمی هەرێمی کوردستان جیاوازی بەڵێی کۆمەڵ لەگەڵ ئەو هێزانەی دیکە چی بوون کە پێشتر بێ بەرچاوڕوونی بەڵیان بۆ ڕیفراندۆم کردووە؟ ئایا کۆمەڵی ئیسلامیش بە زۆرێک لە جۆرەکان بە دوای پرۆسەیە کەوتووەکە داهاتوەکەی دیار نییە؟ بەڵێکە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێمە هەتا دوێنێ ئێوارە سەعات 6 ئێوارە چاوەڕێمان کردووە لەو کەسانەی کەم بڕیارەیان داوە لەم پرۆسەیە پاشەکشە بکەن پاشەکشە بکەن بۆ لەبەر ئەوەی ئەم تەداعیاتانەی ئێستا ڕوو لە هەرێمی کوردستانەکە ئێستا ڕوومان تێنەکە و ئەم تەداعیاتانە وامان لێنەکە ڕیفراندۆمێ بکەین دوایی ناوەڕۆکەکەی بگۆڕین بۆ دەنگدانێکی بێنەتیجە. ئێمە وچوومانە ڕیفراندۆمێ بکەین ئەگەر کەر کاتێک کردمان کە لەم کاتە بە گونجایی نازانی 6 مانگ ترێکەین ساڵێکی ترێکەن دوی ترێکەین بەڵام ڕاستە و خۆ سەربەخۆی بە دوای خۆیان بێنێ و پاشان ئێمە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ میلەتی خۆمانین میلەتی ئێمە ئەمڕۆ اختیارێک ئەکرێتە بەردەسی ئایا تۆ دەوڵەتی سەربەخۆی کوردستانت دەوێ یاننا ئێمە بەبێ دوودڵی هیچ کاتێک لەم بابەتە دوودڵ نەبووین کە ئێمە بەڵێ لەگەڵ دەوڵەتی سەربەخۆی کوردستانین هەر کاتێک دروست کرێ و هەر کەسێک بیکات پێمان خۆشە و لەگەڵین و هەر کاتێک پرۆسەیەکی وا بێتە بەردەمان ئێمە دوودڵ نینتیا ئەمە قسەکەی ئێمە بووە بەڵام ئێستش تەکی دەکەینەوە لە بەیاننامەکەی یەخیری شاتەکیدمان کردەوە کە زەمینەکە گونجاو نییە بارودۆخەکە لەبار نییە و ئەوانەیشی کە بەم کارە هەڵساون خۆیان ئێستا وردە ئەوە ئەدرکێنن کە پێویستیان بەوەیە ئارامی بۆ هەرێمی کوردستان لە پێش خەن وا بکەن کە ئەم ڕیفراندۆمە نەبێتە مایە تێکچوونی بارودۆخی ئارامی هەرێمی کوردستان. بۆیە ئێمەش تەکیدمان لەوە کردەوە کە هەموو کاتێک تەکیدمان لەوە کردوێتەوە بەڵێ ئێمە لەگەڵ سەربەخۆی وڵاتی خۆمانین بە زەمینەیەکی گونجاو بە بارودۆخێکی سیاسی لەبار و بە هێنانە پێشەوەی وەزێکی ئارام بۆ میلەتەکەمان. زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ قبوڵکردنی میوانداریەکەتان.
خۆشەویستانم بەم جۆرە کۆتاییمان هێنا بەم گەشتەی هەواڵەکان لە ڕووماڵی بنکەکانی دەنگدان و هەروەها زانیاریە تازەکان سەبارەت بە پرۆسەی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان لەگەڵتاندا بەردەوام دەبین.